گەر بە تیری ئیشوە جەرگم پارە کاگاهێ بەناز گەر بە تیری ئیشوە جەرگم پارە کاگاهێ بەناز ماڵی ئاوا بێ بە خەندەی لێوی دەرمانم ئەکات. لە ئاوای قورمیشەوە سلااوان لەبێ هاوڕانی ئازیزم قورمیش نەقورمیش ئەم جاریش هاتوین بە پرۆگرامێکی تازەوە هاتوین بۆ گوندێکی زۆر جوان لە وەرزێکی زۆر جوانە ئەم گوندە کە ئەیبینن سەر بە شاری بۆکانە نزیک بە 50 ماڵ و 180 کەس پێک هاتووە هەروەکە ئەیبینن ئەم گوندە جوانە بژێوی ژیانیان وەکو تەواوی گوندەکانی تر لە ڕێی ئاژەڵداری و کشت و کاڵەوەی با بڕۆین ناو داهاتەکە و خەڵکەکەی بناسین هاوڕێم بن. وەرزێکی زۆر خۆشە با بزانین ئەم پورەمان لێرە چیەکە سلااو لەبێ باشی شکر زۆر سپاس باشی فەرمونون فەرمونون باشی باشم بە قوربانت بم چیەکەی خەریکی چی دووەست ئەچوانە وەڵا باشم گۆ سڵامت من خەرکی کاری خانداری ماڵداری لەشە ساغ بەیاخوا لە کار بوویتەوە یانە ئێشتا کارە ماوە وەستام ساڵ حوتنی وەستام کارێکم تاوا کرۆ لەشە ساغ بەیاخوا خەریکی چیت لە ماڵە هەر دەستەنیا یا مناڵتەیە وەڵا دوو منداڵم هەیە گەورن یان چکۆلن کەم دانیشتنەوەکەرێک و قەراشینگون قوربانخوا حەفزیکە ناوی چییە؟ یەکان ماهانە ئەوی دیکە شەمیدیە باشە خوای شەڵا بۆت خۆشکە ئەی کەوایە کەس نییە بەتەنێ لە ماڵەوە کەس نییە کۆمەکەکەوانە یارمەتی شت نییە؟ ناوەڵڵا هەر بەتەنیان بخۆم باشە لەشە ساغ بە ئەی هاوسەرەکەت خەریکی چییە؟ وڵاوی شەر خەریکی کاری کەشاوەرزیە وەلان خەریکی حیوان دەریشتە زۆرتر لێرە چیتان هەیەنی کەشاوەرزیتان هەیە چوزانم مەڕووماڵاتیان هەیە ماڵاتشمان هەیە کەشاوەرزیشمان هەیە زۆر ینی خەڵکەکە هەروە قاتین یان بەشێکی هەر مەڕووماڵاتی هەیە و بەشێکی یەکسەر کەشاوەرزیەکە وڵا هەموو وەک یەکوان بارەی کەشاوەرزیەکەتان زۆرتر چییە؟ وڵا هەر گەنم و جۆشت ئەو شانن ئەی وەکووانەی کە ئەڵێن لە شاری بۆکان چەوەندە روشتە زۆرە ئەسەن لێرە چەوەند دێمەکارە بەراو نییە باشە خۆت خەریکی چی جگەلەوەی کە لە ماڵۆی کاری ماڵەکەی بەم وەرزەیە چون بەهارە وانە مەڕۆشتە دێتەوە ئەشێ بیدۆشیت و ئەشێ خزمەتیان بکەیت وانە بەڵێ مەڕۆشتا دۆشن یان نا خۆتی دووشی یان شیردۆ هینتان هەیە لەو دەستگانە چی پێڵن ئەرێ دەستگای شیر نەخێر بەخۆم دێشم 50 سەرمەڕێکی شتێکی وا زۆر نییە تا شیردۆش بیدۆشیە الله خوا ڕستان بە ئەی فرۆشن یان نا هەر بۆ خۆتانی دانن شیرەکەی ماسەکەی دۆکەی نەخێر بۆ خۆمانی دادنی نایفرۆشن ینی ئەو نەنیە کە بیفرۆشن یان نا هەر بۆ خۆتانی دانن نەخێر بە خۆمانی دادنەوە دەی شیری دۆشینمانی فرۆشمان نییە ئەی مەشکەشتاژەنی ئەرێ وەڵڵا لەو مەشکە چەرمەکانە یان نا هەر مەشکە برخیەکانە نەخێر مەشکەی برقیە چون تەنیام دوو منداڵیشم هەیە و کارێکی خۆم پێ دەکرێ مناڵیش زەحمەتی زۆرەوانە هەتا گەورە بێر زەحمەتیەشە هەر بەلایە بیوانە بەڵێ منداڵی دیێرە وەڵا ئەرێ وڵا ڕۆژە تایار بەشی و کوڵام و بشوێ وڵات بشوێ وڵات خیانکەوە خۆی دەکەن ڕۆنە دەرەوە جابم وەرزش نییە بارانەبارێ تۆ جارێ مناڵ بڕاتە دەرەوە کەوش پیسە بێ لیباس پیسە بێ وانە ئەرێ وەڵام بخۆم ئەم بەڵی مناڵ مشتانە بکەن ئەمارێ وڵا زۆر بەڵێ ئەی باشە چیەکەی لە مێردەکەت وڵا ڕعایەت دەکەن دەکە بە قسەم دەکەن ئاەت کە هەرەوە باشەوانە ئەرێ وڵا بە قسەم دەکەن باشە ئیشەڵا کە گشتان لەشتان ساغ بێ دڵتان خۆش بێ سەلامت بن بە قوربام زۆر سپاسان دەکەم بە خێراتتان دەکەم زەحمەتتان کێشاوە دەستێن گۆش خۆش بێ زۆر سپاس دەکەم بە قوربانە بم لەسەر ئیجازت خوا حافیز دەبێ لەم ماڵە دەنگای متۆڕ دێ با بزانم کێ خەریکی کارە وەرنەژوورێ ئەوەندەی مابوو بکەوم
خاڵە گیان سەلام دەنگم نایە خاڵە سەلام باشی خانم سلامت نەبی ممنون سلامت بیا خدا ئەوە ئەکرێبی کوژێنیتەوە یا هەروە قسە بکەین هەڵ نابێتەوە گە بیکوژێنمەوە دەبێ بیبین لە هۆندی ڕایگرین دەلا باشە ئەوە لە دەرە دەنگە هات دەنگەم تراکتۆرە وتم بەخوا کەسێکەشێ لە ماڵەوە خەریکی کاری تعمیر وشتە بێوانی سەرچاوم دەستت خۆش بە بەخێری باستەکە ماندوو نەبی خۆش بیاخوا پێم بڵە خەریکی چیت وڵای خەریکی کەشاوەرزی و مەڕ و وڵاغ و ئەو زۆرە شتانە باسیم تراکتۆرم بۆ بکە بزانم لێرە تعمیرگای لێ یان نا هەر خۆتان تعمیریەکەن خێر لێرە تعمیرگای لێنێ ئەگەر کاری مکانیکی بێت جێگایکی خراپێ دیبین بۆ شار لە بۆکان چاکی دەکەین ئێرە بە بۆکانەوە نزیکەوانە کان مەربوتە دی بۆکانە قورمیش دیەکی بۆکانە پاشا لەکوێ فێربوون کاری تراکتۆرشتا هەرەو کات کە منداڵ بوون لە باوکو و بابیرتانە تراکتۆری خۆمان بوو هی بابمەوان بوو لە دوایەوان بۆ ئێمە بەجێ ماوە خەریکی کەشاوەرزی شتی پێ دەکەین لەشە ساغ بەخوای جگە لەوە خەریکی چیت جگە لە کاری کەشاوەرزی بێجگەلەوە مەڕیشمانەیە وڵاغیشمانێ دامداری و گاوداریمانەیە پاشا ئێرە کوێستانی هەیە مەڕۆشەکەتان بەرن یان نا هەر لە دەوروبەری خۆتانە بڵێ شۆستانی نییە وەلی فەقەت ئەوەندەی مەرتەعشتی زۆرە بە عینوانی شۆستان نییە زۆر سارسیر نییە وەلی لا دەنا وەعزی لەوە ڕشتیشمان خۆشکور خراپ نییە الحەمدولله ئەی زەمینەکانتان زۆرتر بەهرەکەی چییە؟ وڵا زیاتری ئەمە گەنم و جۆ نۆکدا دەکەێنی لێرە ئەوە باجیەکەم تاکردن باجی گیان سەلام باشیش کرد زۆر سپاس چیەکەی خەریکی چی؟ وڵا خەریکی مەڕدۆشین و سوزانم کاری ماڵێ و ئەوانە دەکەین و خەریکی کاروشتین و مەڕمانەیە و حیوانمانێ و کەشاوەرزیمانەیە و گەشتان ساغ بەخوا حیوانی ورتان هەیە یان گەورە مانگاوشتشتان هەیە؟ مانگاشم هەیە مانگاش دەدۆشم ئەرێ وەڵا بەرخیشمانەیە و الله خوا ڕستان بە جگە لێوە کەسی تر مانگای هەیە؟ نەوەڵا هەر ئێمە مانگامانەیە باشە کامی قورسترا کارکردنەکەی ینی بەخێوکردنی مەڕەکە زۆر قورسە یان مانگاکە وەڵا هەرچیان هەر وەکیەکەدا دەبێ خزمەتیان بکەی و جا دەبێ ژەمیان دەی و سوزانم دۆشینیان هەر سەختە و هەموو شتێک بۆ ئێمە هەر سەختە ئەرێ وەڵا لەشە ساغ بەخوا هەر خۆتان دۆشی ئەرێ وەڵار بۆ خۆم دایاندۆشم ئەی کوڕت نییە کچت نییە یارمەتیت بە؟ وەڵا دوو کوڕن دوو نۆکەری تۆم هەیە و قەرەباشێکی تۆشم هەیە بە قوربان سلامەت بیا هیچیان یارمەتیت نایەن؟ بەرە وەڵای یاریمەتیشم بۆ دەدەن بۆچی عوسمان مەڕم بۆ دەگرێ و سوزانم عوسمان کوڕە گەورەکەتە؟ نامێردمە مێردە دەی باشە ئیشەڵڵا باسی کاک عوسمانم بۆ بکە نادەی کوڕە گەورەی نییە مێردی بوو من بە هەڵە تێگەیشتم وەمزانی بەخشەدا چی اختیارت هەیە تا چۆن باسی عوسمانت چیت بۆ بکەم وەڵای زانم کەی هاوسەرگیریتان کرد چۆن بوو بووکی ئێرە یان کچی ئێرەی لە مێژە لێرە بووی وەڵا کچی جامەردم و نزیکەی 20 ساڵە لێرانم و جامەرد ئەکاتە کوێرە ینی بێرەوە نزیکە بە قورمە بەڵێرە چۆن ناو چۆن بوو کە هاتی بۆ ئێرە وەڵای جات سوزانم مەرد لێرانە ژن بە ژنیشین ئارێ وەڵا وانە بەیسە ژن بە ژن ما بێوان یانا ماوەخت ئەو دەم بوو 20 ساڵەوە پێش خەڵک ژن بە ژنی دەکرد ئارە وەڵا ژن بە ژنمان دەکرد جا سوانە وکنە ژن بە ژنین ئەو دەمەوکنێت شێکم لێیانە بوو وەڵا پێی چاک بووم و کتی دەچین ژن بە ژن بکە و لەگەڵە برایانە ماڵی براکەم و سوزانمەرە 20 ساڵ پێش لەمە مێردەکەتت بینی یان نا هەروواوتیان ئەوە نایبینیت و دا لە مارەکردنیشدا لە تەمەشاکردنیشدا تا و یەکتریشمان نەدیوە وەکی ئەلان نەبوویندانی دانیشم بڕۆنە دەرێ توزام هاتووی چۆ بکەنوێن نە وەڵاوانەمان نەبووە هیچ یەکتریشمان نەدەناسی وەڵا ئەی پەشیمان نەبووی تۆ بیبینی بێ بڵێ وەڵام من تاشوی پێ ناکەم ناوەڵا پەشیمان نەبوومەتەوە هەرچی خودداش بین قەڵەمێکی خوددا بین وسێ دەبێ ببێ خاڵە گیان چۆنی خاڵە گیان باشی؟ بە قوربانت بم خدا لێ ڕازی بیا خوددا بران نەمریاخوا مرد کردووە نەوەڵا ئەم دێ بێشوو؟ ناکەی بۆ ناکێ لە نەزەرە وەڵای
پێم خۆش بم بێر بکەیت دەنا هیچم لێ نەزەردا نییە دێ باشە ئەگە بیکەم کێت لە نەزەرای بۆم وڵایی چ دەفەرمی نەزەرەکەم وڵای جوانی مێر بکەوە بە قوربانە بم خاڵێکیان ناوام زانی کوڕێنەوەی کڕونەوە هەموو ژنانەیە نەوەیەکم پارەکەشمان بۆ ناو کوڕەکانی حوتە نار حوتیان ژنانەیە هیچ وەڵا گەروایە دە هیچ وڵا دەبێت ئەیت سامانە وەڵا ئەی قسەی لەسەر چی بکەین وانە ئەمانە نەوەیەکمەیە دیارە منداڵە تەمەنی چەنە یان تەمەنی چەنێک وڵات تەمەنی پێما چاردە و لەو دەورە چاردە و پاڵدەلو نا چواردەشتە نابێت نابێ وڵا بڕە ناوچکەی دێران ناوچکە ئەرە ڕاستەکەی خۆت خەریکی چیت خاڵێک وڵا بۆ خۆمەوە بێکار و بێبارم کوڕەکان لە مەڕین شوانمانەیە و بێکارنی کاتی خۆت زۆر کارە کردووە وانە ئیتا ئایسە وەختێتی بەحەسی تۆ زۆرم زەحمەت کێشاوە ئەرە وڵای بەش خۆم کار کردوار ئەنۆرە کوڕەکانە باسی ئەو وەختم بۆ بکە بزانم چیتە کرد خەریکی چی بووی چۆن ژنت هێنا وڵی ژنێنانی دەما بە جوانەی زوم ژنێنا شاڵدە سا بووم ژنە مێناوە ساڵ زۆر کەمە حەزم لێ دەکرد و بە دڵی خۆم هێناومە و ئەردی بە عزورت دەکەمارێ وەڵا تقریبان 8 ساڵ 9 ساڵ حەزم لێ دەکرد 8 ساڵ ینی پێم وا بێ ئەگەر وایە لە تۆ لە تەمەنی 10 ساڵێکی ئەرێ وڵا لە تەمەنی 11 ساڵ و 12 ساڵی خەریکی ئەو شۆڵانە بوو سەرمە لەوانە دەخورە باسی وەختم بکە دڵم هەرتەڕە بڵێ دڵتەرنێ بەرەوە دڵم هەرتەڕە ئەوە نییە مرد بۆ منە دۆزی تۆ حەمە دڵت جوانم هەر پێ جوانە ئەرێ وەڵا ئەلان جۆر تۆم پێ جوانەوە جوانی دی چاوە جوانە بینە خاڵێکیان بە قوربانە قوربانە خۆش بێ باشە باسی وەختم بۆ بکە بزانام ژنەکەت لێرە هێناوە یا لە لێرەمێناوە ماڵی بابی لێرە بوون ئەلان ماڵی بابی ڕۆین بۆ بۆکاند پێ براکانی پێنج بوون هەر پێنجیان مردوون باسی خۆتم بۆ بکە بزانم ئەو وەختە خەریکی چی بووی ئەو وەختە وەڵا ماڵمان لەو خانوێ سێرەدا بوو لەگەڵ مامێکم شەریک بووین ئەردت دەکەم خەریکی کەشاوەرزی بووین دوای کەشاوەرزی ئەوانە ئەمە چوون بە سەربازی کچێکشم بوو وەڵا بە سەری توێ نەدا حاوانەوە وەڵا ماڵی بابی لێرە بوون چوە ماڵی بابی و دوای هاتمەوە وەڵا ئەردت دەکەم خانووەکەم لە لەوێ بەشمان کرد و لەوێدا بووم تقریبەن 15 ساڵ لەبەر مەڕ بوو دوای ئارێ وەڵا بە خوددا پاییز و بەهار دوایەوە کوڕەکان گەیشت نێو وەڵا مەڕ و پاتاڵەکەمان زیادی کرد تقریبەن 400 سارێکمان مەڕ بوو کوڕەکان بخواان دە لە وەڕان دایان لە وەڕان سەلام ماندوو نەبن بەخێرە سەر چاوم بەخێر ماندوو نەبی کی بۆ قوربان سلامەتی باشیشکر من لێرەدا بنیشم زانم چۆنەی دۆشی ئەمە هەچی ڕۆژەشە بیان دۆشیوانە بڵێ وایە ئەرە وڵات دەبێ هەموو ڕۆژێ بیان جوشی یارمەتیت با یان هەر خۆت بە تەنیا گشتی لەگەڵ هێوەرژنێکم دووبەدی بیان جوشی بڵێ ئەوە مێرتەوانە ئەوان مێردمە بڵێ ئەوە هێوەرمە یارمەتیدا پێم ئەوەی گرێ بڵێ وایە دێوەتەوە بۆ ئێسا بەری بەندانەیەکی چی بۆ بێنم بڕە قسە لەگەڵم پورێمان بکەم باسی ئەو شیرم بۆ بکە دەڵم دەی دۆشین و دەکەینە پەنیر و دوای دەکەین بە لۆرکو و دوای دەکەین بە کەشک و هەر بۆ خۆتان یان بۆ فرۆشیشە بێ وەرەوەڵا بۆ فروشیە بۆ خۆشمان ئەی کەشکەکەی چۆن لێ دروستەکەن کەشکەکەی ماستەکە دەکەیت شیرەکە دەکەینە ماست دوای دەکەینە مەشکەوە ئەوە بە خواردن دەبێت شیرێژەکەی وەلی لۆرەک نابێ هەراوا دەیفرۆشی خزمەتکردنی ئەم مەڕانە زۆر قورسەوانیە ئەرە وەڵا ئەی زەحمەتیشیان زۆرە چۆنە خزمەتکردنەکەی ئەچێ
لە کاتێکی تایبەتە بیبیتە دەرەوە لەوەڕ بکات بیهێنیتەوەوانە بەڵێرە وڵا دەیبەن بۆ شێودەی لەوەڕێن و دوای دەهێننەوە دەبێ ژێرشتیان خیانکەینەوە ئەی تووکەکەی تووکەکەشی ینی بەهار و بەهار تووکەکەی لێکەنەوە یانە پاییزانە یا بەهارە نابەهاران هاوینان هاویناندان بڕینەوە بەڵێ ئەیکەن بەچی ئەو تووکە کەسێکی بیفرۆ ینی لە تام بسێنێتەوە یان نەوەڵە هەراوە دیدێن بە هەست کەس ویستی داندینە دەنا خۆت هینەکانمان ناوێت کاکی گیان باش ممنونی تۆ سپاس دەکەم بەخێری زۆر سپاس دەکەم ماندوو نەبی ممنونی تۆ وەتان مەزوو نەبم ئێرە یەک بنە ماڵنوانیە بەڵێک منە ماڵی کێوکیان ینی براکان گشتیان بە کۆنوانە وەڵی دوایمان نەبێت دنا باقیمەندە هەمی ژامەڵی خۆیان جودای لە دەرەوە باسی ئەوم بە بکە چۆن ئاوا پێکەوە گشتان جەمن و شەڕ ناکەن یان ئاوا هاوکاریەکەن لە کارەکان ناوەڵی ئێلان تقریبی بڵم 2 ساڵ 3 ساڵ دەبێت ئەوانکە جودا بوونیتەوە دنا تا 3 ساڵەوە پێش 35 سال سلیا دەنیشتی 35 نەفەر ئەرە وڵای باوکو بودایکم گەورەتی ماڵیان دەکرد و هەمان لەژێر لە سێوە نابووین منداڵەکانیشتان پێم وای بەگشتیان ئیتر لە ناو یەکا گەورە بوون و خۆیان گرتۆ بەیەکوانە ئەرە وڵای هەمان پێکەوە هەم پێکەوە نەگەورە بوون هەم پێکەوە کار دەکەن الله کە تەمەندرێژ بن باسی ئەو مەرانم بۆ بکە بزانم جگێ لە خۆتان کەسی تر هەیە بەڵێ شوامانەیە بەڵێ شوام خۆتان نایبن وڵا خۆشمە یارمەتی دەین بۆچی بەرەوەڵا فقط بەهارانەی بن یان پایزانی شەشێ ئەوڵی نەورۆزەوە دەڕۆ هەتا کونیا تقریبی ئەوەل دستانوانە ئەگە بە فربارە وا هەیە کە لەوێ بمێننەوە یان نا ئەشێ لە سەعات 3 و 4 دڕۆ بۆ شەو تاس بێنە دەمەنە ناتەوە بە شەو دەبێنەوە ئێرە پێم وانە بەشتی وای ببێت کە بڕۆن و ئیتر نێنەوە ینی وەکو کوێستان و نێتەوە دەبێت بۆ ئەوە بێتەوە ماڵە لە مەزرا ئەو نەبی خۆ باوەکەی بێتەوە ماڵە ئێرە باشە ینی ئەی لە کانی و لە ئاو لەمە نێرە کانابینێتە شو چۆن زمینەکانتان ئاویاری وڵا زێمی زمینێرە و دێمیە زمینیشتان هەیە بەڵە زمینیشمانەیە بەهرەی زمینەکەتان چی وڵا گەنم و جوۆیە و نۆکەوە شڵا لەشتان ساغ بە باسی مەڕانە بۆ کە بزانم بازاری حیوانی هەیە یان ئەیبەن بۆ بۆکان پێم وابێ بۆکان بازاری بۆکان شەمبانە شەمبانە ئەیسن و ئەیفرۆشن وانە وەڵام کەم وایە بستێنە مەڕی خۆمانە ساڵانە مەسەن بەرخمانەیە کاڕی مۆکی ڕدەگرین بۆ مەرەکەی نێو مەڕێکەکەی بەمەڕ نێرەکەشی شۆداری نێردی فرۆشی کەم وایە بچینە بازار مەسەرن ئەگەر دەکێکی دوان بێ دەبینە بازار لەناگە بە ئەم دەجوی فرۆشینەوە شۆداری نێردی فرۆشی ئێرە زمسانەکانی زۆر ساردا وەڵا سادیشە بۆچی ئەو لیباسە چیەکەنە بەرتان وە ئەو کاتانێکە لە لای مەڕەکانە مێنەوە وڵا لیباسی گرە لەبەر دەکەین مثلا لیباسی زەمستانی لەبەر دەکەین باسی لیباسی کوردیەکانم بۆ بکە ئەوە نیە پەسەک پەستەک وڵا شوێنەمان لەبەر دەکات وڵا شوێنەکەمان لەبەر دەکات ئەرە وڵا ئێوە خەت لەبەرتان نەکردووە نا وڵای خەت لەبەر نەکردەوە ئەو ئەشێ تەچی بە تەچیزاتۆ بڕوا بۆ کێوان وڵای چی ئاسڵی مطلبەکەەوە باقوی ئەم مەڕانە چیە هەل لە کێو ئەتوانن وڵا هەتا بڕوا بۆ چیە بە خۆی لە چێ بدەرەوەرە باقیمانە بۆ زەمستان دێ بۆی پڕ دەبێ بچین بۆی پڕێنجی بۆ پڕی نا کاو مسەن جووی خۆمانەیە کاو جۆی پێیان کاجووی پێ دەین نێنجی پێ دەین دستانە ئێستا گران بووە بە نسبەتی پێشتر چی مەڕ وڵای هەرمامونە هەمووشی دستانانە ئەوانە گران دەبن ئەکەوتە بە هەر مەڕۆیشە چێوی دیوانە قیمەتێتە خوارە ئێستاشر بەهارەکەتان زۆر خۆشە دەشتەکەتان خۆشە توانێت هەل لەوێ بلەوەڕەوە ناخۆ کەوتە بە هەر ڕۆژی چێوی تازای لێ ماڵ هیچ بینادی حتا دستانە هیچ بینادی ئەی ئەو کات کە جمعانە لە کارە بنەوانە گشتان جلی کوردی لەبەرەکەن یا چوزانم دانیشن ئەحەسنەوە یان ئەچن بۆ مەهمانی هاتوچۆ جمعە بێ دەرسین نوێژی جمعە هەومان دەسین ئەراسی جمعە مزگەوت لێرە نوێژی جەماعەتمان دەبێت دەسینە مزگەوت یەکە پێمان کرێ بۆچی سەفەری دەسین و لەش دەسین و شال مدتا بڕە کاروش زۆرەوە پێمان نەکرێ لەشتان ساغ بە ئیشەڵڵا خوا ڕزقتان بە مەمنونتم سپاست دەکەم سپاس دەکەم دەست و چاو خۆش بێت دایە خانم گیان
السلام عليكم. باشی شکر. سلامتی. چاکی بە قوربان بەخێرە سەر چاوم زۆر سپاس دەکەم دایگیان بە قوربانە بم. بەخێرە سەرە چاوانم ئەمرەکەم دایگیان لەگەڵ حاجی ئاغا لە دەرەوە دانیشتوین بڕێ باسی تۆمان کردو بڕێ باسی چاکێتی تۆی کردو وانە بە قوربان ژورە لەگەڵ تا قسە بکەم کۆڵەکەم خیت دەردەدا وەک کولان کە بەر حاڵیم دەکەدا بە قوربانە بم. دایگیان بەری ماڵەوان بڕێم و داتم لەوانە خیتم دەبێت لەو دەوروبەرە خەیناکە وا بێڵێ داتە دەرێ و بەرەکمان ماتومت دەکرد و دەڕۆی دایگیان ئەوانە تەواوی کورتن وانە ئەی کچە نییە ئەکسەکانم چارن مێدیان کردووە یەکان لە مەحمودا یەکان لە بۆکان یەکان لە خڵاماڵ تەنە دوورە یەکێکشە لە مەحموداوایە توێ وشتەپا ئەی بۆ ئاوا بڵاوت کردنەوە کچەکانە کچبان لای دایکی بێوانە قسمەت قسمەت ئەموو لە وێنەوەڵا بیریشان زۆر دەکەمە ئاسا نەهاتن تا ساڵ نهاتن نەدام ئەی سەردان چەکەن زوو دێم بۆلا کچەکانم ئەرێ وەڵا ئەرڵازستانە بە دەشە و هەفتە دەهاتن بعدیان بڕە ناساغ بوو و داتنەوە بۆ لای ئەنا بین دەکە نایەنەوە تری ئەرە وەڵاش کورد چاکم لە سایە حەمدی خواوە دایگیان باسی ئەوم بۆ بکە بزانم چی دروستەکەی بۆ حاجی ئاغا چێشتی کوردیەکانی خۆمان هەموو شتێ لێ دەنێن هەموو چێشەکان لێ دەنێن ئاخر چێشت ئێمەمانان چییە یانی شەدا گۆشتە ئەکفتە یان برنجا خزوان ڕێدی ئەی لە زمسانە شەلەم و گۆشت و دۆینەوە ئێوە شەلەمتان هەیە ئەوانەمان نییە پێم وا بە ئینتەرەفی لای سەخزۆوانەوە هینێمەیە ئەتەرەفی چینێتی ئەرەوەڵا ئێمە نیمە دۆینەتان هەیە ناوەڵڵا دوێنەشتان نییە ئەی چێشتە کوردیە زمسانیەکان چیتان هەیە بڕوێشێن ویستی لێ دێنێن گۆژ لێ دەنێن و کفتە لێ دەنێن و برنج لێ دەنێن و خوانۆشی گیانتان بێ دیارە دەست و پوختی خۆشە ئەرەوەڵا خۆشە دەتای خۆشە ئەی باسی گیا بەهارەکانم بۆ بکە بزانم ئێرە ڕێواسی لێ نییە ئێرە لێ نییە ئێرە ژێلاخی لێ مەسەر ئەسمنگی لێ قازاقە کنگل ئەمە ئێمە ناچێ من نازم کنگری ئێوکانم دەچن هەرە بە بەهارانە چێشتی بەهاری چی لێنێ ئەو گیا کوردیەکانی جەلاخە لێ دەنێ مان خازاخەم لێنە نایخەوە کابرامە وان جەلاخەش لێ دەنێ نەشی گیانتان بێ لوشەی لێ نییە جان لوشە شەستان لێیەتی بەڵێ بەڵێ دۆخەوا دروستەکەن ڕادێنێ لەمان نابوو بە جوانی لێت بە ناخۆش بە قورب هەر خۆت لێنە یا بووکەکانە لێنێ بۆ خۆم نەی دەنێم بۆ خۆم نەی دەنێم پێم بڵێ چۆنی دروستەکەی با منیش فێر بم جان دوێەکە میان ئاستا بێ دوێ بێ دێنێ مەسەر گازەکە برنجەکەی تێ دەکەم دەهێنمە کۆڵ ئەگە هەوادا بڕێکی ژیا تێ دەکەم بەرەوە هەمەگەڕەیە ئەگە کوڵا دێنم جیاکی تێ دەکەم نوەکە سپی کوڵاندەی لە ساڵەوە تێدەکەەکەی تێ دەکەم ئەگی بەخەن دەکەم تەواو نەشی گیانتان بێ یاخوا ئافیەتتان بێ ئیشەڵڵا ئەو تووکی مەڕانە تۆ ئەیکەی بە جاجیم و بەرماڵ و چوزانم دوسە ساڵەننا وان ئەوەندەم جادم شڕستان لە ژوورەدای بەرماڵ و جاجم و ئەدەوەڵە هەموو سا دوو جادم و دوو بەرماڵ دەسڕی بۆ خۆم دەمڕست من داڕیشتم بوو ئیسە نایکەی ناوە ناتوانم وەخدا زمانی نەماوە تازە زمانی بەرماڵ و جادم نەماوە بیکەی زۆر جوانە خۆ چۆن زمانی نەما ئەلان دوازە سێزە بەرماڵمان هەر بەرماڵەیە هەر جوانە من زۆر حەزم لێتی کردووە زۆرم ئەزێ شێشاوە ساشانە دەخەوتم ئەو کابرا لە ماڵ دەبوو هەتا درنگانێک تەشیم دەڕست منداڵشم بەلام بۆ لاقەشم منداڵەکەم ڕادەژەم بە قوربان چەند زەحمەت کێشەوانی ساڵە دووجادم دوو بەرماڵم دەڕست هەر بۆ خۆم بە کەسم نەدەدا ئەی گۆرەوی دۆ بۆ دروست کردووە گۆرەوی یا درە نەکات چاکە گوێرەیشتن دروست نەکردە کەمتر دەزانم گوێرەوی ئەوانی کە هەموو دەزانم ئەی لەو مور و مێخەک و شتی وا دروست نەکردووە ناوەڵا درۆنا کڕیمە ملیۆنکەم کڕیوە میێخەک لای مێخەکە مای لەسەر تەڵکەدایە بە ڕۆژێ دەڵێ ڕەحمان ئەی بەرماڵەکانە لەبەردەستم پێم نیشان بێ نەدەستەنە نەکەدایتەیە بەگەم وکانی من دەرێنن باشە باسی ئەو نەخشانەیم بۆ بکە بزانم هەر بەرماڵێک یا هەر هینێک بۆ خۆی نەخشێکی هێوانە ئەشە لی بزانێ ئەکانەوە ڕەش و سپیە و ئەوە ناوەڕاتەکەی نەخشی هەیە قەداکەشی ڕەشەکەیەتی و دەی ئەیکە هیچ
چۆن ئەو بەنەی هینەکەی دروستەکەی ڕێخسی بیشوێ بە شانەیکەی بێ زەحمەتیشی زۆرە وانە بیشوێ داشتنەکە وێنی بە شانەیکەی هەڵی پێچی دای بیکەی بەدەتر بیسەرەسی ئەگەر ڕستەکەت بای دەی دای بادانەکان هیناکەی ماشتەریکەی زاوکەڕی بۆ دەکات. کوڕێکیان سەلام باشیش کرد باشی باشی سلامەتی بە خێری زۆر سپاس ماندوو نەبی بە قوربان بە خێری دادشان سەرچاو زۆر سپاس دەکەم خەریکی چی بووی وڵا دەچم مەڕ بدۆشم مەڕەکانتان هاتوۆتەوانی بەلێ هەر خۆت بەتەنە هێندۆشی بەلێ مناڵێک کوڕێک کچێ وەڵا کچەکان دێم بۆم دەگرنیە پیاوەکەمان دەیگرێ جارجار کچەکان یارمەتیت نایە وڵا بخۆم لە ماڵە بخواندی دۆشن دەنانە وەڵا چەند مناڵتەیە وڵای 6 نارم هەیە ئیشەڵڵا خوا پێت باش تۆشمێ خۆش بێخوا باسی ئەوەم بۆ بکە بزانم لێرە ینی لە وەرزی بەهارا شتێک هەیە گیا بەهاریەک شتێک کە تورشیاتی بە دروست بکەیت چون من تورشیاتی ڕێواسم خواردووە وتم بزانم ئێوە دروستێکەن یانی لێرە شتی وا هەیە خێرەمە ڕێواز لە خەزاشتی دەکەین جارجار لەگەڵ بۆ شسوی دەکەین ئەی خۆتان تورشیات بە زمسانانە بە پاییزانە چوزام شتی وا دروستەکەن بەلێ بەلێ تووشی زۆر دروستەکەن وڵای هەر وەسایلی ترشیات وەکو جێزەر و کەلەم و گوڵەکەلم و ئاوانە ئەی کوولەکە کولەکە ژەڵا سوورەوەی دەکەین لە تەندوری دەخەین و ئاوا تەندورتان هەیە وەڵان هەند و 3 ساڵی استفادە لێ ناکەمەوە دەدەنا هەمانە دێ بۆ استفادە لە ناکەن خۆ بۆ بە هیواشم هەر دروست کەمە دەڵم بەهار ببێت باشە کەلانە شتێ پێ دروستەکەن ئەریوەڵا 2 ساڵێک دەبێت دەنام هەنان و کولێر و کەلانە شتمە دەکە لەگەڵ هاوسەکانە گشتان جەمەوە بن و هەویرە شێلن و وانە وەڵاهی ناوەڵا لێرە وانێ لەگە خێزانی ماڵی خۆت نەوەڵا لێرە هەموو کەس بخۆی تەندور و ماڵ و دیوینانمت بە قشتی لێرە شاییەکان زۆرتر لێرەن یا ئەیان من بۆ بۆکان و لە ناو تالار کەمتر وهای لە دەبێ من مارەکردن و ڕاستمێکی چکن ئێستا زەماون هەر لێرە نەماوە نییە زۆرتریان بەنە ناو تالارەوە بەڵێ باشە کەس و چاوە خۆش بەیاخوا زۆر سپاس با لە خزمەتتاندا دەکەم بە قوربانە بم خە حافیز السلام عليكم باشی شکر زۆر سپاس باشم بام بێمارەوە باشم بابنو خەنجە بەخێر بێ زۆر سپاس دەکەم ئێوە چۆنە نەحواڵتان سلامەتی نامت بشەنە زۆر سپاسان دەکەم مەڕۆشتە هاتوێت و ئێستا کابانەکانتان ڕۆشتن بیان دۆشتنوانی ئەنێ وڵاتون بیان دۆشن خۆتان مەڕەکانتانە بن یان ناشوانتانە شوان مەگرتووە شوانەکان دیان بن وان لەوەڕێ کولی ناودێکە یان کولی ناودێکە تقریبا 6 شۆن دەشۆمانەیە شەجانمانەیە هەری پسە قسمەتی 500 سەر دووشان دیبە خاڵێکیان باسی ئەوم بۆ بکە بزانم ئێرەکە تمشای یەکسەر ماڵەکانەکەی نیوەی زۆر کۆنا نیوەشی تازە خەریکن دەسەکەم بە دروستکردن و ئەمانە باسیوانە بۆ بکە بزانم ئەو قسمەتی گا ئەوە کۆنەماوەتەوە لە ئەوەڵی قلبدا یارە زۆر ئاودان خۆش بوو ئەگەر قلابە کرا اتفاقا زۆر کەس لە ئەوانێگا سرعەتیان قدرێتیان بوو دەستان ڕۆژ شار ئەوانێ مەسەنگە زایی بوو دیارەمانەوە ئاوەدەوەدا دیهاتەکە شکۆ ڕۆباوە داهێنزی بوو حیوان دەکڕ و دێنەوە و هەڵەوەدا سریەش هینی ماڵی ڕووخاوم بینی لەوێ قسمەتە و قسمەت ڕووخاوانە ماڵیان دیارە نەماوە
ئەوانە کودەن ڕووخاون قسمەتێکی ئەو خانبەرەیە ئیمین ئاغای ماوەتەوە لێرە داویتی بە کەعادی ئەلی مقەدەم پێبرۆشتوم وا مەزانی هی خانەکە یعنی ئەوێ ماڵی ئاغاکە نەبووە ئەوەی قسمەتێکی ماوە دە خشتە سوورە ماڵاغاکە فرۆشتوێتی نێماوە ئاغاکان زمینان لێرە نەماوە زمینیان فرۆشتووە قسمەتێکی ویان نەماوە بڵم زندگی بکەن ئەرەوەڵە دەست و چاو خۆش بێ ئێوە باسی خۆتانم بۆ بکەم بزانم خەریکی چین بەڕۆ سلامەتی بەڕۆ سملای بەرخۆ لە ماڵ دەگە مەڕێتەوە مەزەمەڕەکانی بۆ دەگەم ویدان دژن و ئاو کەشا لەشتان ساغ بە یاخوا ئیشەڵڵا بەرەی زمینەکانتان هەڵای بارێز زمینەکان کەمە مەسەن پێشەش برنجدا بووینەتەوایەکی 5 هەکتارمە پێ بڵاوە ئێرە جگە لەو 11 هەکتار بوو پێم وابوانە ئەرە جگە لەو باغە هیچ باغێکی تری لێ نیە نەوەڵا باغی لێتی وەلی کەم لەسەرێ لێتی لە قسمەتیدا وەسەتی کانی سرا خوڕی باغی لێە دێ باغێکی ڕێک بەقەدەوە نابێ بەقەد ئەوش خراپ نییە باش ئەویش دارەکانی هەرسێ و قەیسی و دارەکانی سێ و قەیسێ و هەڵووە و هەڵ تقریبان جۆزە و ئەلۆ قسمەتش هاتووەتە بەرهەم هەروات پێ بەرهەم ژێرەوەڵە خوا پێتان ڕاوە ببینێ باسی زەماونەکانتانم بۆ بکەن با بزانم ئێستا وەکو ساڵان زەماون لێرە هەر ماوە یان نا هەروڵا زمان ماوە زمان یا نامسە یێرسە تالەر وی زمانەی زوو مەسەلەن هەر لە دیەکان و شاویشت بوو مەسەلە نامە ئەمە باسی ئەو زمانم بۆ بکەی مناڵی ئێرە بووی هەروڵا منداڵ ئێرە من خەڵ شێرە منداڵ ئێرە لێرە ژنێتێنە هەروڵا لێرە ژنمێنە ئێمە ژن بەژن بوو ئارە وڵا دێشکە مەسەن لێکی عاد بەنووس مە خوشکی خۆمدا بە کابرا خوشکی خۆی من داژن زمانمان ئێستا پێمانە بێ ئەسەن ژن بەژن نەماهوانیە هەڵانەوە نەماوە ژن بەژن نەماوالە باسی زەمانەکەتم بۆ بکە بزانم شایەکە چۆن بوو هەر لێرە بوو بۆدم شایەکی وانە بوو مەسەلا دوو سەنە فەدادن گۆرانیان دەکتو ئاوازانەکان ڕخ مەسەن ماشێن دەچون برازاوە بەجی بوو هینە دوازە ماشێن دەچون بووشیان دێنەوە ئاوە بەرەو پیری بوویسون داتەوە لیباسە کوردیەکانتان چی و چین کوردیمان دەبەز مەسەن یاوە سۆرانی دەبەزەوە بوو ئاو نەوەی خاصی لیباسی کوردی هەیە ئێرە ینی بڵێن پیاوەکان جلێکی تایبەتیان بێت یان ژنەکان جلێکی تایبەتیان بێ یان نا هەروەکو بەش شایی لیباسی مەسەن خوان جدا مەسەن لیباسی جوان دەبەستن و مەسەن پیاوەکان لیباسی جوان دەبەستنەوە پشتوان و کلاژ دەبەستن و ئاوە کەوشت ئەی ئەوانەوە لە زەمان شتایەکەنە دەستیان یا ئەیکەنە پای سۆرانیەوە زەنگاڵم ئەوانێ نییە لێرەنا ناوەڵان نییە بوو دەم زوو بۆلان نییە لێر ئەی بۆچی ئەی جوانەکانتان زۆرتر لە ناوشایەکانە چی لەبەرەکەن ئێسا وڵی تباقانی زەتیان بۆ شڵوەرە بۆ سوورەتە دیباسی کوردی نەماوە تباقە هەمێ شڵوارە باسی کوردی بۆ هەموو ڕەسەنی و جوانی و ڕێک و پێکێوانە زۆر کەمە زۆر کەمە یا مەسەن بنا بخۆم وڵای کوڕەمە پێم خۆشە دەبێت باسی کوردی بەرکەوێت تباقە نەبری ناکە نەوەڵای زۆر زۆر کەم زۆر زۆر والله حیفە ئەو بەڵا واقعانەوە ناوچۆ دیوە ئەو ناشکدا مەڵکرا ئەوە هاتووتە گۆڕێ و لیباسێکی مەسن شڵمارێک و کلاسی بەردەکەن و وەک زیبان قەدیم مەسن زەنگ مەسەن سۆرانیان کابەتڵکی جوان لە بەرکەن و کەلاش و بۆ شای زمانە دەبسیان مەسن بۆ سەفەرێ بچن ئەوانە ماوە ئێرە کەس کلاشوشتە ناچنێ ینی خێزانەکانتان هیچ ناکەن ئەنا کارەکان هاسان بوو نانەوەخانێ نەندێ لە بەدرگان ماشین بۆمان دێ وەردەگرن هیچ کارێکانی فقط بۆ ماڵی نانشتەوە ساڵکردی چیەکەن خەریک چاکی شکر سەلامەتی سپاس دەکەم لێرە خۆتان خەریکی خەریکی کەشاوەرزی مەڕداری کەشاوەرزی الله خوا ڕزقتان بە ئێرە مزگەوتێکی لێوانی دوانی لێیە باڵا
ناویان هەیەیان چی هەر بە تازە و کۆنا قورمی شنیدی یەکیان کۆنە یەکیان تازەیە ئەیسا هەردووکی بازانی هەر کات بتەوە بڕۆی بۆ هەر کامێکی ئەتوانی بڕۆی یان نا خۆ کارێکم بۆ نیارە مزگەوتە تازەیە کۆنەکە ئیسفادە چی لێکن بۆ نیە مەسەلەن دەرسی قورئانی تیا بڵێن یان تازە دروست کراوە تازە دروست کراوە هەر کۆنەیەدی خەڵک ناچی بۆیە تازەکە دەچنە تازەکە ئەی باسی نوێژی جمعەکانم بۆ بکە بزانم خەڵک دێن شلووقە دێ بۆ نوێژی جوعمان نوێژی دێ دەکەن ئەرزی بە خدمە دەکەم زۆر خۆشە دوو مەرتەبە ئینشەڵا خوا لێتان قبوڵ کە جوانەکانتان دێن بۆ نوێژی جمعە ئەوانیش دێن هەمووی منداڵیش دێ باسی جەشنەکانم بۆ بکە وەکو جەشنی ڕەمەزان وەکو جەشنی قوربان وەکو جێنی ڕەمەزان و ئەوە لان ڕەمەزانەیتی هەرێ وەڵڵا جەشنەکانتان چۆنە یا مەسەلەن جەشنی قوربان هەمووتان لە بەر مزگەوتەکە خڕۆبن قوربانیەکەن یان نا هەرکەس لە ماڵی خۆی بەڵێ لەبەر مزگەوتەکە خڕەوە دەبن قوربانی دەکەن زۆر بە حیسابی هەرێ وەڵڵا ئینشەڵا خوا لێتان قبوڵکە ئەی ئەو کات پێشتر چۆن بوو ڕەمەزانەکانی چۆن بوو یان جەشنەکانتان چۆن بوو جەشنی نەورۆزەکانتان ینی ئاوروشتتانە کردەوە چوونە دەکردەوە زۆر بە حیسابی تەق و تۆقی ئەو دابایە و زۆر بە حیسابی و زۆر خۆش بوو پێکەوە جەمەوە بوون و وانە هەرێ وەڵڵا باشە دەست و چاو خۆش بە خوا خاڵێکیان ئیشەڵا کە لەشە ساغ بێ لەگەڵ مسڵمانانی شەڵڵا منداڵتەیە جان نەوەڵە ژنیشم نییە ژنیش نییە ژنەکەم حەوت ساڵە لە سەربانەکەوتە خواری مردو بەداخەوەم خوا ئافووی کە ئیشەڵا خۆتان خۆش بن ئەمە قوربان باشە نەدوی سوێژن بینیتەوە نەوەڵە من قسە من دوایی نەڵێنەوە هاوسەرەکەی ئەمری خوای کروێنە بەخوا من پیناڵم ژنی تر بێنەرەوە تقریبان تەنیایی هەڵم بۆ خوا باشەوانە تەنیایی بۆ خوا باشە ئەرێوەڵە ئەسە هێنی تۆ وڵی جاری توزانم داری دەست نەداوە نا کۆرە با بە فەقیری نی دەوڵەمەندی چکرد ناخر دەی ژنێ بێنە بە لە تەنیایی دەربیت و وانە لەگەڵ تا بێت و مناڵی سار کامێکیان ڕۆشتن بە لای خۆیانەوانە چکاری بە منە تازەوان بۆ خۆیان بەژن منداڵی خۆیان دێلە شتێکت بیرە لە کۆنەوە بۆم بگەڕیتەوە بیرەوەریەکی خۆش یان نوکتەیەک شتێک قسەیەک ینی چۆن تەفەرمووی یعنی ئەوەی کە لە مێژە لە پێشتر شتێک بووە کە بۆمی بگەڕیتەوە بڵێ ئاوا بووە چۆن بووە چت بۆ بجێرمەوە وڵی نازانم چت بۆ بجێرمەوە هەموو شتێ بووە چ نەبووە جحێڵی و جوانی و خۆشی و ناخۆشی و دیارە دەنگە خۆشە چۆن زانیم باشە شتێکی خۆشمان بۆڵی بیتێ حەیران چت بۆ بڵێم چی زۆر لەبەر خۆتۆ هەمیشەی خوێنی ئەومان بۆ بڵێ هەمیشە لەبەر کارەکان تۆ لەبەر کاریش دەکەین و کەشاوەرزی دەکەین و جوتی شتێک هەرە خوێنیوانە لەبەرەوە هەر شتێکە خوێنیوانە دا ئەومان بۆ بڵێ کۆرە گۆرانی نازانم بە خوددا نەبەی دەزانم منە گۆرانی هی جوانە نازانم بە خوددا باشە دەست و چاو خۆش بە خاڵەگەیان ئینشەڵا لەشە ساغ بێ عەرەبی بە قوربانە بم خێرم سەر چاوم حافیزە بێ هاوڕایانی خۆشەویستم ئەم جاریش هاتنە کۆتایی ئەم پرۆگرامەمان هیوادارم بەدڵتان بوو بێت هەروە کە ئیبینن قورمیش دەشت و دەمەنێکی زۆر زۆر سەوز و خۆشی لەیە حتمما بێن سەردانی بکەن و لەم هەوا و تەبیعەتە خۆشە لەزەت بەرن هیوادارم ئەم پرۆگرامەتان بەدڵ بوو بێت ژیانێکی پڕ لە ئەڤین و ئاشتی و ئازادیتان بۆ خوازم تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ